لە ڕابردوودا ئێمە ئەو بابەتانە کە لەو ڕێبەرەدا هەیە لە بەشەکانی ڕۆژنامەگەری و ڕاگەیاندن لە زانکۆ پەیمانگاکاندا وتومانێتەوە لە چوارچەوەی کتێبی قەبارە گەورەدا ئەو بابەتانە باس کراوە، بەڵام ڕەنگ بێ نەگەیشت بێتە بەردەستی هەموو ڕۆژنامەنووسێک، چون کارۆکو ئاشکرایە مەرج نییە ڕۆژنامەنووس تەنها دەرچووی بەشەکانی ڕۆژنامەگەری و ڕاگەیاندن بێت، دەکرێت کەسێک لە دەروێ و بەشانەش بێ ڕۆژنامەنووسێکی زۆر پرۆفشناڵ و زۆر سەرکەوتووی لێ دەرچێت. بۆیە لەسەر پێشنیازی سنتەری مترۆ کە داوایان کرد بە کورتی گرنگترین ئەو بنەمایانەی کە کەمترین با بڵێن گفتوگۆ هەڵەگرێ و زۆرترین ڕێکەوتنی لەسرە لەلایەن خودی ڕۆژنامەنووسانەوە لە چوارچێوەی ڕێبەرێکدا کۆکەینەوە بۆ ئەوەی ئەو پیشەیە کە بەڕای ئێمەوە پیشەیەکی زۆر گرنگە باشتر بێت لەبەرەوەی پیشەی ڕۆژنامەگەری کە پێی دەوترێت دەسەڵاتی چوارەم بۆ ئەوی بتوانێت چاودێری سێدەسەڵاتەکەی کە بکات دەبێ هەوڵ بە کەمترین کەموکوڕی لە خۆیدا هەبێ. هەروەکو ئاشکراشە کە تێبینی سەرنج ڕەخنە لەسەر پیشەی ڕۆژنامەگەری هەیە، هەروەکو چۆن تێبینی و سەرنج و ڕەخنە لەسەر سێ دەسەڵاتەکەی دیکەش هەیە و بە زیاتریش، بەڵام باشتر وایە ئەو دەسەڵاتە خۆیان ڕێخن لە چوارچێوەی ئیتیکێکدا و هەمیشەش ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی لەناو خودی ڕۆژنامەنووساندا ڕێکدەخرێت. ئێمە وەکو کەسانێکی ڕۆژنامەنووسان سنتەری میترۆ وەکو سنتەرێک کە لە هەڵقوڵاوی ناو ڕۆژنامەنووسان و پەیوەندیدار لەگەڵ ڕۆژنامەنووسان بووە، ئەو ڕێبەرەی دیاری کردووە کە پێمان وایە کەمترین مەجای گفتوگۆ و سەرنجی لەسرە.